ئاوای وڵات سلااوان لێبێت بینەرانی خۆشەویست من ئێستا لە دەوڵەمەندترین ناوچەی ڕۆژ ئاوای کوردستانم لە ناوچەی گرکێلەگێ کە بە سەرچاوەی زێری ڕەش ناسراوە لە ئەم دەڤەرەدا لە سەدا 60 نەوتی سووریا بەرهەم دەهێنرێ ئەمەش وای کردووە کە ببێتە ناوچەیەکی گرنگی سەرچاوەی سروشتی ئەم بەشەی بەرنامەی ڕۆژوار لە سەر چاند و مێژووی ناوچەی گرکێلەگێ بۆ ئێوە پێشکەش دەکەین. ناوچەی گرکێلەگێ دەکەوێتە باکووری ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوای کوردستان کە لە ساڵی 1916 لە ئەنجامی پەیمانی سایکس-پیکۆدا کەوتووەتە سەر جوگرافیای سووریا. لەسەر نەخشەی سووریادا ئەو دەڤەرە وەکو دنووکی سۆنە دیار دەبێت بۆیە لە ئەدەبیاتی جوگرافیای ڕسمی حکوومەتی سووریادا بەو دەڤەرە دەڵێن منقار ئەلبەتە یانیش بە کوردی دنووکی سۆنە. گرکێلەگێ ناوچەیەکی گرێدراوی هەرێمی دێرکە حەمکۆیە لە ڕووی جوگرافیەوە دەکەوێتە 25 کیلۆمەتری ڕۆژ ئاوای شاری دێرک و هەروەها 60 کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتی شاری قامشلەوە دوورە. باکووری ناوچەی گرکێلەگێ ناوچەی ئیدلی گرێدراوی شاری شرناخە و لە باشووریش چیای شنگالە. ڕووبەری ناوچەی گرکێلەگێ 900 هێکتارە و ژمارەی دانیشتوانەکەی 40,000 کەسە. بەلێ بینەرانی خۆشەویست بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر چاند و مێژووی ناوچەی گرکێلەگێ لەگەڵ مێژووزان و ڕۆشنبیر مامۆستە برادۆست میتانی گفتوگۆ دەکەم. مامۆستە چاوای مامۆستە ئەم ئیرۆ میێوانێ گرکێلەگێنە گەلۆ ئەڤ باژارەیە کەنگی هات ئاواکردن کێ ئاوا کرد دەستپێکێکی تێدەبوو ئانها باژار چاوا بوویە دەهێنکیژمە و تەماشەوانان بەحس کرد با ئەگەرکی باشوە سەرچاوا سەرسەها میوانین هێژە بەرنامجا ڕۆژوار تەلڤیزیۆنا ئاریان تێڤێ مامۆستا ئەڤین و کادرێ مەیە ڕاگەاندنی سەرسەرا سەرچاوا وەرن باژارێ گرکێلەگێ خۆنها گرکێلەگێ باژارە باژارێکی مەزنە ئەم کارە بێژن دو بازارگەهێ دو سوکێوێ ناهەنە ژغی یێبێجە ڤەدایەژی بەریا گۆ ئاوا ببێ گرکێلەگێ ئەم کارە بێ چۆل بوو چۆل بوو خوا 1938 نوکە ئاوا بووە 1938 نوکە ئاوا بووە بەریا 1938 چۆل بوو ئەفدرا کان هەبی ڕۆژاوای ما بەست بوو دەرا هەنێگرا ئەو بەسچەم تێرە دەرباز دەبوو هەموو گەیا بوو ئاژەڵە سەوا حەیوان ئاژەڵە لێ پڕ بوون خەڵکی پەزەی خۆتانی بادات چێراندن دوگامێ چنە گرکێلەگێ هێنگی ناوی گرکێلەگی بوو بەریا گۆ ئاوا ببێ بەرخاتێ گۆ گەرەک لەک سەر هەبوو یعنی مەڵەتی جەماوەری هەرێمە سەیناوی کرد گرکێلەگەش بەرخاتێ گۆ گرێک هەیە و سەروی گری لەک هەنا يعني لقلقي أبي إيه فرنا ما موسى بل أبي لقلق أبي فرن أو فرنده أو طير لقلقي 1928 سر دستي مالا حسيني بركيت حسيني بركيت أبابوا دكوري هبون شيخ موس وسعيد فضيل أبوري دستبيك مالا والشيروبو جالي بامي وهاتن هذا ما سر مسافر واقوندا وهاتن خوستش خورا گوندكي أبا بكن سرنا بخوا هاتن ئەب عرض شەمەڕاش خۆرە گرتبوو پەڵزەی خۆوانانە دوگە عردێ مەیە حاجی حسێن خۆگەهانداوانە ئەب هەرێم دەستور جوا خۆست و ئاوا کرد بەریاوەن ئاوا بکن مالاوال شێرۆ بوو حاجی حسێن ئۆمرۆ بەکی واژی هەبوو
قلنا حاج إبراهيم غزالي يعني شيرول كوبو ما مستعد عندك الكرة شيرون هالي زيكا 6 كيلومتر لرهلاتي مايا رهلاتي قركي لقيا أري الويدريبون هات مش خرا ويدي بكنا قند دس بيكاوي دو كول نزا عندنا كول يعني بدارا وسرق قرش استيكي آواكرن لقونتارا غير آواكرن تيدا درونشتن دما خورا حد كرن سبي حتى إيباري خاني خو آواتكن دهما غير و إيبارا دشونا مالي فشتي جو مالي خو البر آواكرن شكونها مالا جي بركت التحلامية ومالا حاج إبراهيم جي البيدراهانينا فشتي جو مالي خو آواكرن بالصلاة بيجا عشيرة وام كارن بيجن وملط خلوا قرت وكمالا حاج سليمان وكمالا حاج طاهر وكا كسننا عشيرة واجب خلوا قرتن إذا بدميرة قركي لقي بو قند وقت دما قند بوشوا نها سوكا سرق الدراها القبلتي قندا نها أو سوكتي نوا باجير دا جاري أو سوك جدر قند بو قند الويدي بو نقابا وريا زفت رياضتي أقول قام شو دير كحمكو الويديبو يعني نقابة مالات ونقابة زفتين يجيكا بلكي 600-400 متر هبو ولا دوري هبو وأنا جا بشتي وينا جا هدي برفرة بو بازاري قركي لقي وأنا عم دبين بله بشتي إذا قلنا شو دستيكاي مالنا چون مالی خصوص زفتی آواکن وقتی مالی خصوص زفتی آواکن دکاندار همه شعب واکر آواجی دکانی خوراکن بس زفتی آواکن زفت وجه ایده آواکن نگاه کن اونها وجه بازار وی علی زفتیش يعني أم دكارن بيجن قركي لقي 1938 دمال دس بيكي لي هاتن آواكرن وبو إيرو قركي لقا وقو إيرو أم دبين لە ناوەندی ناوچەکە گردێک هەیە کە لە ڕابردوودا شوێنی ژمارەیەکی زۆری حاجی لەقلق بووە ئیتر ناوی گرکێ لە گێش لەو گەردەوە هاتووە ئەو گرێگۆ باژارەی گرکێ لەگە ناوەی خۆشێ ئانی ئەوە ئەو گرە و لەگ دگۆ سەروی لیسەهاند ببرابون بڕەفابوون گەلک بوون والدورا قلجي هبون لما بو قري لاقي قري شو شكل نمزنا قريكي لاقي والبيهري ما هي علي خوار او بو دمامو بستبو وقيابو وقرامبو وآبو وآجالا وشبانا خليد قرت او دربو نها ابدر نمزة ابدر بلندا بهتر حتى ديروكا قركي لاقي وآواكرنا قلقي كتا آلي خواردا شما آلي خواردا بل آب الآلي خوار هاتا ليتر وجم الآلي خوار جيبو وبيري كفن خلقي خل آويد قرت خل آويد قرت أو هادو كولكي ما قوتي هل بين آوي هاتن دانين لنيا قردا هاتن دانين ومالي خلطا ناوچەی گرکێلەگێ لە زیاتر لە 75 گوند پێک هاتووە. بێجگە لە کوردان گەلانی دیکە وەکو عەرەب و مەسیحی لەو دەڤەرەدا دەژین. زۆربەی خەڵکی ناوچەی گرکێلەگێ لە ڕێگەی چاندنی، بازرگانی و کارکردن لە ڕمێلان بژێوی ژیانی خۆیان دابین دەکەن. سوق أمكان بيجي 2 كيلومتر بالتدريجة. سوقا سرقة. نها سوق نور عليه باكل الشيبوا. لريا كمبري. بني حزامي. نقول الشيبويا اللي هذه سرقية أبنايا. بهتر جرانيا ملط لتجيانيا خدا لسر بازرگانی كريم فروتنيا لسر في سوقا هاي شو نهما باجاري قرقي لقيتني أكن جيبتني
يبقى نيزيكا هفته گوندی کاری بیشی سرویسو که های. سرویری. هفته گوندی نافچه فکر کلیگی نافچه. نبوهری نافچه سرویسو که های. یا سرک جیانا و سر کرینو فروختنیه بازرگانیه. آره. و یا دویمی شکوه بریا گوسوک آواز بی فکر کلیگی سر چندمیه. زیرا. هریما بارانیه. آره. بارانای پربو چندمیه ولی بسرد کرد گردی. آره. بسرد کرد نزیکا 1000 هکتار عرض چندنی گرکی لگی بگیری. لحاویر دوراوی. لحاویر دوراوی نه. آره راست. بلکی نزیکا 85 هکتارا سامانداری به ملک به وکی ترکی دولتی و دسته اکنجال ملته آواز خورد چند. خو پیش جانا خدا بارد کردن لی 2 سال داوی بلکی چند ساله که باران کم دی و جانا موسم دشکه. وقتی بچه موسم دشکه بهتر ملت دبارا کردی گری. آره. بزابا کردی یا جان گری برای خود دی بازرگانی. کرن فروختنی. کرن فروختنی. و کارن بیش صدام سرک جی یا صدام ها. و چی ما افسوکه ها زوجش بود. زوجش بود. جمع زبیر میلان ها. نوداره. سر آستا هریم اسرائیل سر آستا سوریجی. میلان ها برکی لگی با ایدایا. شایانی ئاماژە پێدانە کە گرکێلەگێ بەناوبانگترین بازاری لەسەر ئاسی هەموو هەرێمی جەزیرەدا هەیە. دەڤەری گرکێلەگێ لە بواری سامانە سروشتیەکانەوە دەوڵەمەندە و بەرهەمهێنەری یەکەمی گاز و نەفتە لە سەرتاسەری جوگرافیای سووریادا. دوای دۆزینەوەی نەوت لە دەوروبەری ناوچەی گرکێلەگێ لە ساڵی 1960دا ڕژێمی سووریا لە ساڵی 1965دا ناوچەی ڕمێلانی بۆ کارمەندانی خۆی دامەزراندووە. کۆلانە کە ئەو شتەرەکە سێریان کرە دەرباسنە گوندا نقابا گرکێلەگێ ڕمێلانێ بێدە ڕمێلانە ئەرێ گرکێلەگێ جارێ ئەدەر چۆل بووم و خەدیتیە ئەرێ چۆل کەلکی ئەدەر چاندن جارێ گەنی موزات گرکێلەگێ وی عالی بوو هەفتێ دوادا چۆلەکە چۆل بوو ئەرێ دبستان لەبەر بوو ئەم دهانە دبستانێ ئەم چۆلەی لە مەشین هەنگی هەفتێ دوا بوو ڕمێلان ئاوا بوو ڕمێلان کارم بێژن 65دا دەستێکە ئاواکردنایە بوو 65 کمپانیا یەکە ئەمریکی هەبوو یا منهەل لێ ئەونا بسەر نەکرد بێتەرێک کمپانیا سووریا نیشتمانی ئاوا بوو بە ئەلیکاریا ڕۆسیا نوکە دەست بیرا کرد شکۆ بیرایەکەمین ئەم کارمەژن بێتە ڕۆژاتێک گرکێلەگێ و بەریاوێ جایێ بە ڕۆژ بیرایەکەمین بیرێ نەفتی بیرێ بەترۆلی کۆلان کردنە بریار و بێ بکنە وەکە باجارێکی وەکە کەسجگەهەکی بۆی کارمەند دەوێت تێدا جی ببێت کارمەند ئانین مالدانەوە و دووە مال پچۆ پچۆ کارە بێن 65 دەست پێ کرد بوو بینەن ها باجارەکە دەوڵەمەندی خاکی کوردستان یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی قڕکردنی کوردانە لێلایەن ستەمکار و داگیرکەرانی کوردستانەوە. بارەگەهێن بەترۆلێ سەرک کوردستانی گشتی دەهانا کەرکووکە ڕمێلانە و ئێلەها باپمانە ئەم کارمەیە کەمین کەرکووکە یا دوێمە ڕمێلانە یا سێمەن ئێلە سەدەما گۆ ئەف سامانێ زەنگین یە گۆجێت بەرین زێرێ ڕەش زێرێ ڕەش با خاکە کوردستانی هەبوو داگیرکەران
جابي خبرداري دا اري دولتين كابيتاليزم جابي خبرداري دا اري جبوي وي زافيا نخاسي بترولي وغازي وجغيني بيجا تونجو هاسون تسيلو وانا دخن دستي خود دينا سن جالي كيبا كابيتاليزم دولتين داكر تحبلا بشتا واغرت واواجي برخاطي طمايا بي خيري بي خوشي بكن بيا دولتي كابيتاليزم كن ولنجي خبردانا خاكا كردستان دا لو رابجا حتى نهايه تزغريغا كركوش شهر سنه مو عمل برنامج هنگي دستو داگر كري وكسي نخير فازو جواربي ونهار ميلاجي مخابن بان شوا ام بينا بيج خوشيا خيري هيا خوشيا بترولي هيا جيان بي گشت بي سامانداري بي چيل بي لي مخابن داگر كرا وكسي بياني فازن گوي خيرش خرا بن هانكي برتكاوي برسباوي نبرسر مسادا كديات شلون هاد عرب كرند به هري ما قلت لي كده فورتهم وزو خرتهم كما زو خرتهم جبرقوا تسلا دارا ريجيما بعث كردش كار دور دكرن وسياستك ويا مكروه ابويا محمد طلب هلال وكردا جار بكن فقير بكن كردا نزان بكن كردا بهل كوجبر بن نجار بن متروبولار درك بن شامار دركن هن وبسركات الاحتار هذاكي كل ما كوجبر بون وحتى انا او كوجبر بري وشاندش كردارا هنها ازاد جي هي كوجبر بن او شاندا كوجبريه لو را بجا حكومه الشكل كسي خوا تايبت كسي بعسي يعني دسوزي خوي دسلاداري يعني بردانه بها لما ما اقدر كده ويا رميلاندا كهار هذا يكي وكارمندير ميلان وكده هاد الدانين هش صديقنا يكتبون هرم ما اقدر كده نوتو بين صديق كردا هرم لير ميلان هش صديق تاني كنا كارنا بەهۆی هەبوونی نەوت و دەوڵەمەندی ئەم ناوچەیە ڕژێمی باسی سووریا گەلێک فشاری لەسەر کوردانی ناوچەی گرکێلەگێ دروست کردبوو. شورشي حتى يجي كارش خردي تبانا قالك إذن أري كرنا مخابرات أجيرتها رازي كرنا حكومة أجيرتها حتى يجي خارج آبا كربا يسولوا لين مدة كورد نكوردا كهوالي كعربة كهوالي ونا هوالي ويا هنجي جيان بسياسته بارتيزم يبقى قريدابون يعني إذا عليه كوردا ده بريارة كابو بدي بريارة شنونه إذا خل يد بزدها شو بريارنا قد خبوا كرد آباهيا آبا بكن تايبت كردارا أدميناك كي بيجم يارك الشازده كسا دا خوازنامه خوهدانا حسكي بوشخور خانية آباك نگركيداكي جوا شازده كسا نابي سيات تنهاد أفسروكي شهرداري بدأ خل مراقوتيا يا گركيداكي هنگيها وبعسي جيبو نابي سيات تنهاد گو خانية آباك چما بو هرسي عربو سيزده دي كردون قد خبو يعني يكي بو خانيك آبا كربا ولما تدبيت بلوكا بيش ما تو ديني سرهب ودبيت باني ما توت يا ديني تنخي قاطع وطابق يك دو سي شاف قاطع يعني آبا نكي واتش بوك يعني وكيكي قدام كيل فيدا كيف مينه وكر ميفان وبيشكاتن دقنا شينا بنا خدا جعبالي شينا بي دوای شۆڕەشی ڕۆژئاوای کوردستان لە ساڵی 2011 ئێدی ڕۆژ بە ڕۆژ ئەم ناوچەیە بەرەو گەشەدان ڕۆیی. شۆڕەشی گەلێک پێشکەت یعنی ئەسکارم بێژم قەت پێشکەتیە چمانێ ئازادی چی بوونها ئازادیە کەسایەتی چی بووە ئازادیە خەباتی چی بوویە كسك يكسي أكلي هم ولاتي إذا كارب أزادي بخبتي بأصلاً كي بسيرو پێش شۆڕەشی ڕۆژئاوا خەباتی پەروەردەکردن بە زمانی کوردی لەلایەن ڕژێمی باسی سووریاوە قەدەغە کرابوو.
بەڵام ڕۆشنبیران و وڵات پارێزان توانیان لە ناوماڵی خۆیاندا خەباتی پەروەردە بە زمانی کوردی بەڕێوە ببن. پەروەردە هەبوو لێ بەرازایی بوو. رازایی یعنی دزی بوو. شێوازێکی بەشارتی بوو. بەشارتی بوو. ژعالیێ تەلگەرا کورد بە تایبەت و جانە ژعالیێ کەسایەتە سەرخۆشی هەبوو کۆمک ئێوارال دەرا لە دزی کۆم کرد پەروەردە زمانی کوردی هەبوو. سەر مەسەلا تیپا بوو یعنی پێمایی ڕێزمان هەبوو. کیژە ساڵێ دەبوو بێتری خۆ مامۆستا ئەبەیە؟ ئەمکانم بێژن 1950 یاننا ئەفشانی هەبوو نۆقی مێسوودە کوردی مێسوودە تەنمێزا گۆ هەنە جاناوێ زمانی خۆزانین بخۆین وێزانن بنویسن ژوا کۆمکە پەروەردە بوون کۆمکێتەکانە ئالی جانا ڕێخستن نابە و جانا ئالی کۆمەڵانە و جانا ئالی کەسنە سەر بخۆبە ئەژی وەکە یەک کەسێک شەر بخۆ ڕۆشنبیرێکی ئەژی خۆشی بێوە دەڕام ڕاستی ئەژ بیرەوەر بوومە ئەژ نام پەروەردە زمانی کوردی دەما ئەژ هێ ڕەفێن هەیە بوون خۆ فێری تیپاکەیانش حەتێ 1970 بەم خۆ فێری خوێندنی کردبوون بجێ وەختێ گۆم خوێندنە خۆیان زانگی خلاص کرد و دەما زانگی هێرەژی مەخۆشی کۆمک لە کۆم کرد و پەروەردە داوانە لەوێ دەکێ دەکێ مالا منە خاص کەنگی گەشت بوو مەش 10,006 گەشت بوو چما گەشت بوو ژبەر من و هەوا نەخۆیان ڕۆشنبیر بیسکارە مە کۆمەڵەکە خۆیان ڕۆشنبیری ئاوا کرد نابێ دیدارگا گرکەی لەگەیان ڕۆشنبیری بوو 10,006 هەر هەیف ما دیسێ چالاکی دارتخستن ما ڕۆشنبیرێن نەمر بیرتانین ما ئاهەنگێ نەتەوی مەداخ لە هەموو ڕازایی بدزی ها و نابرەژی مە کۆمکێ پەروەردە زمانی کوردستانینە مالێ جانا مداوە و جانا ئەندامی مێ دیدارگا گرکەیە ڕۆشنبیری جوینێمە و جواتێمە و چالاکیێمە پەرانی مالا مبوون جانا ئەندام ناژی ئەم بنە ماڵی خۆ و جانا میهێوانش بەرگۆ ئەم بنە ماڵی خۆ مەلور خەباتە خۆت کرد بەرگۆ نیویزگەهەکەمە نەبوو ناوەندەکەمە نەبوو ئەسکارم بێژم مالا من بوو وەکە ناوەندێکی ژێرە یعنی چی ئەسکارم هێزی بێژم ڕاستیژی بەرخوتێ گۆ هێزێ لێ پرسینی مخابراتە فشار لمت کرد وەستێشاندم و ئەس برمە جەمخوا و لێ پرسی مرد کرد گوتە مالا خۆ کردێ پەیمانگە دەنفشین و دەرچوون کرد خەرجێنی یعنی گومە تەوسیاتە لەسەر مەگەلک مەزنە کوردێتی مالاوەتە پێات لە ساڵی 2011دا بەدەستپێکردنی شۆڕشی ڕۆژئاوای کوردستان یەکەمین ناوەندی پەروەردەی زمانی کوردی لەم ناوچەیە دامەزراوە. ناوەندە مەیا سەزەکەی جاریها ئەبدر یەکەمی 2011 هێرێژیم هەبووژی لێ ئازادیە دەست پێت کرد ڕۆژێ دەست پێتی کرد لەڤر ما پەروەردە دادخست وەکەن هاتی ویرم ئەفبان مڵەت سعیل بر کۆم و ئاهنگاوەکردنا سەزەکەی مەلبر دادخست بەنامج سەرێ بین بوو و مڵەت البێدێ بوو وەکەن هاتی بیرام ئەس بخۆژی ئەز ئاخفی بناوێ گرنگیا پەروەردی دوێ حەوشێدا بە شاگرد لە کۆمکن شاگرتی هورژی و یەک گەنجژی قیز و خۆرتژی مەلە کۆمکردن شخوا شاگرتی هورمە پەروەردا وایە ئاستایەکە مین دکرد و شاگرتی مە یەک قیز و خۆرد مە ئامادەکاریە گواموا بکن مامۆستا ئەو ئامادە دکن ژوەیەکێرا سبێ حتا ئێواری کارێ بێژە کۆمەک ئەڵپەی کۆمکی دەهات مەلبر پەروەردە کرد پەروەردەکردنی زمانی کوردی لەلایەن ڕۆشنبیران و مامۆستایانی زمان پێش شۆڕشی ڕۆژئاوای کوردستان لە ناوچەی گرکێلەگێ بووەتە بنگەی سەرەکی شۆڕشی زمانی کوردی لە ڕۆژئاوای کوردستان. وێ خەباتە دیدارگێ و خەباتامنا کەسایەتی دیدارگێدا یا بمرە تایبەت بوو بنگە و سەزەکی خورد بی سەزەکە گوئیرها بوو نونەریە پەروەردە ڕۆژاوا سعیدکێ لە هەرێما گرکێلێکێز باسکەم ها
یا بمره و بنگه جویناره برای خاطر گو اندامه سرزکی خوگهان نمن گوره پروری بده از چون سرزکی و کنها ما نمانده شی کوا ما باز کردیم از چون مورم پروری دار راستی انجام نخوش کرده هم آن هد بچه ماموستایی من ها گربنا گر جوا ماموستاونه ری برجی و گر جوان ها ماموستانه جی و بنا بر پرسیار جی یوین نمانده شی کوا لحری ما گر کلیگی تجواجی پرسی به راست ماموستا برا دوست ابرو لها بیک آنی بو بنگه سرزکی وەکو هەموو شار و ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان خەڵکی ناوچەی گرکێلەگێ بۆ پاراستنی دەستکەوتەکانی شۆڕەش و خاکی خۆیان بەشداری ڕێزەکانی یەخەگە یەپەگە و یەپەژە بوون و لەسەر ئەم ڕێگایەدا بە سەدان شەهیدیان داوە. برای ما عرب بردی ما کومکی عرب تحبدان چکن دستی وادا دار کن دستی وادا جبا گنده ما یه خوی بعثی شانه بعثی آباد ایریشی گرکی لگی کرن لی گرکی لگی بر خدا نکرن او جی نشانه کن چاوا گو او ایریشی وا شکاندن شکاندن و بملط صعیبه بجنابه میرامه بجوانه ایریشی وا کر شکاندن او هستن نتوی قربو گرکی لگی ده بهنا آزادیه لی خست الجهة راح يجنا تشكو وتسبيكاوي يخكي يخكي خورتين كرد أبابو نقا شهيد خبات هاتي تسبيكا شو رجلا تجي شهيد خبات شهيد فش أبوي يفاجي فجي أبابو شانا وكونكي يفاجي كركي لقيت أبابو لو راجع جبهة نصر هنجي هبو هي 11 أبا نبو جبهة نصر البا جندي هني دخوز جندا دا قربكي جندواري قركي لقي جندوارا وأرمان جا فكر بور ميلانجي دا قربكي هي زاوية وقركي لقي جبر ميلان وقري دايبو لو راجع خوميما ميراني تبي شربنا نابي قلك شهيدا بركي دلفتني نام نابي أبيج ميل شهيدا يفاجي وشهيدا يفاجيش قركي لقي فكروان كتن دبا شابري ودجي جبهة نصر هذا إيه دمي ويرك ديجي خصم تولي القركي لقي هلدن هاج بيدي أبغندي بيجني ده قصري جارين أبي قصري بو نهاك النص على هي جبيدي كومكا كاميا بقيزو خورتابا هال بيدرا هني صل متري البيدة شخورة ولوك كولك كيداني بون وشكيا هوارا بون ودورا قركي لقي سعيولو بون دباراستن جو باراستن باراستن بيكابا كجوه دره تقينر تجي بمبا هاتلو بخلنا با سوكا قركي لقي بقيني ناب قلبي هات خوخرتي ما يبني كونك شونا بيشيه دقنا بيجي هاتي كي بروا بازدا بروا بازدا خوزقو بزيفري دي سخور جواني 16 سالي من يشرفي بلكي نبدا 16 سالي يجي هون يقولوا بعشقا كرديتي ایریش کنی اوی بازدا وقتی بازدا شو دور کت و 10 ساعت لوازی بری کات شو شی بود تنبیل پیدا پاکی تنبیل پیدا پاکی بچه‌وی و گوهیلی هاتن یعنی ما بخو پراویلی و ما گوهینا و هستوک نایدی الویدا که الویدا او آبای پیشیا خوا جامع و دری و حموانی بون خواری و تقینا بای بنا و هیزا بنا دنباس بقى كده شيء غريب شو حتى نيبسو كده دليو شبكة شكستو ونخو هاربو هاو يجي خوازن قو تولين يقركي لقيو برخودانيا بله بینرانی خوشویست به پێناسەکردنی چاندومێژووی ناوچەی گرکێلەگێ دەگەینە کۆتایی بەرنامەی ڕۆژوار تا بەرنامەیەکی دیکە و شوێنێکی دیکە هەر شاد